هێرش و چالاکیەکی سەربازی هێزەکانی بەڕێوەبەرەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی دەستگای ئاسایشی هەرێمە دوای بەدەستگەیشتنی هەواڵی بوونی کارگەیەکی دروستکردن و بەرهەمهێنانی تلیاک لە ناحی مەیدانی سەربەیداری گەرمیان لەلایەن دەستگا هەواڵگرێن نێودەوڵەتیەکان و وەزارەتی ناوخۆی حکوومەتی فیدراڵ کە لەو هەڵمەتەدا 4 تۆمەتبار دەستگیر کران و دەست بەسەر تەواوی ئامێرەکان داگیرا و کارگەکەش داخرا. پاشڕووداوەکە بەرەو شوێنی دیاریکرا و پێباپی هێزانمنیەکان ڕێدەکەم بۆ ئەوەی لە نزیکەوە کارگەکە ببینم و سۆراغی ئەمجارەمان لەوێوە دەست پێ بکەین تا دەهات لە ناوچەی دیاریکرا و نزیک دەبوومەوە تا گەیشتمە گوندی ئاوبار لە ناحی مەیدانی سەر بە ئیدارەی گەرمیان پاشماوەیەک ڕێکردن بە ڕێگایەکی خۆڵیدا و پرسیارکردن لە بەشێک لە دانیشتوان و شوانکارەکانی ناوچەکە کارگەکەمان بینیەوە. بەناوی خۆی بەخشندە و میرەبان بەرنامەی ئەم جارەمان لەسەر بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان و بازرگانیکردنیانە دەمانەوێت بزانین کێن ئەوانی لە پشتی ئەو بازرگانانەون کە مادەی هۆشبەر دەهێنە هەرێمی کوردستان یاخود بەرهەمی دەهێنن لە ئێستادا لەو کارگەیە کە لە ناحی مەیدانی نزیک قەزای دەربەندیخانە کە چەند شەوێک لەمەوە پێش دوای زانیاری هەواڵگری نێودەوڵەتی ناوخۆی و بەهاوکاری وەزارەتی ناوخۆی عێراق بەڕێوەبەرایەتی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانی سلێمانی هاتنە ئەم کارگەیە و دەستیان بەسەر 150 کیلۆ مادەی کریستاڵ بۆ 170 کیلۆ داگرت و وتیان ئەمە لە ماوەی ڕابردوودا تلیاک و مادەی کریستاڵی بەرهەمهێنا و ڕەوانەی تەنانە وڵاتانی دراوسێشی کردووە لەم بەرنامەدا بە دوواداچوون بۆ ئەم پرساکەین و زانیاریە زانراوەکان بۆ ئێوە دەخێنەوە. بسم الله الرحمن الرحيم من نصر إلى نصر إن شاء الله. في الحقيقة اليوم بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بە پشتیوانی خوا لە سەرکەوتنێکەوە بۆ سەرکەوتنێکی دیکە مكافحة المخدرات بالتعاون مع مديرية مكافحة المخدرات السليمانية. لە ڕاستیدا ئەمڕۆ ئێمە لە پارێزگای سلێمانین دوای ئەوەی بەڕێوەبەرایەتی گشتی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانی عێراق بە هاوکاری بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی سلێمانی هەستان بە لەناوبردنی کارگەیەک کە تایبەت بوو بە بەرهەمهێنانی تریاک لە جۆرەکانی کریستاڵ و کیپتاگۆن. ئەم هەنگاوەش دوای هەماهەنگی نێودەوڵەتی و هاوکاری وڵاتانی دراوسێ لەگەڵ وەزارەتی ناوخۆی عێراق هاتە بەرهەم بە تایبەت کاتێک هەواڵگری سووریا زانیاری وردی لەسەر بوونی کارگەیەکی دروستکردنی کیپتاگۆن و کریستاڵی پێداین. ناوچەکە 2 سەعات بۆ 2 سەعات و نیو لە ناوەندی بارێزگای سلێمانیەوە دوورە. 4 تۆمەتباری گەورە لە هەڵمەتەکەدا دەستگیرکران. دەستگیرکراوان پێشتریش داواکراو بوون بەهۆی ئەنجامدانی چەندین تاوانوکاری تێکدەرانی ناوخۆیی و نێودەوڵەتی. لە هێرشەکەدا دەست بەسەر 150 بۆ 180 کیلۆماتری هۆشبەر و ئامێرەکان داگیراوە. حضراتكم جانب من هذا المحمل والآلات والأدوات المستخدمة به أيضا أحد الضباط الأبطال وراح يشرح لنا بعض التفاصيل. ئەمە یەکێکە لە پاڵەوانەکان کە شێواز و چۆنێتی چالاکیەکەمان بۆ ڕوون دەکاتەوە. ئەمە یەکێکە لە کارگە گەورەکانی بەرهەمهێنانی تلیاک و سەربازەکانیش بە پلانێکی ورد و بەهێز توانیان دەستی بەسەردا بگرن. 20 ڕۆژ بە دوواداچوون و ئاڵوگۆڕی زانیاریەکان درێژەی کێشا دواتر ئەنجامەکە بوو بەمەی کە ئێستا هەیە. ئەم ئامێرە بۆ بەرهەمهێنانی کریستاڵ بەکاردەهێنرێت. نزیک بەرەوە لەم ئامێرە ئەم ئامێرە چ کارێک دەکات؟ لە ڕاستیدا ئەم ئامێرە کارگەیەکی تەواوە بۆ بەکارهێنانی موادی کیمیایی و لەو ڕێگەیەوە دروستکردنی کریستاڵ. ئەم ئامێرەی دیکەش وەک خەزانێک کریستاڵ وایە. بالإضافة إلى أدوات طبخ مادة الكريستال اللي شوفوها أمام حضراتكم. ئەم ئامێرانەش بە موادی کیمیایی کریستاڵەکەیان پێ دروست کردووە. ئەم ئامێر و موادانش تایبەتن بە دروستکردنی کریستاڵ. معلوماتها تمتد هذه كل هذه المواد هي مواد
خاصة بصناعة الكريستال. ايضا اقاطعك الماده الاوليه موجوده. ئەم مادەیەش مادە سەرەتاییەکانن بۆ دروستکردنی کریستاڵ. ئەم ئامێرەش تایبەتە بە دروستکردنی حەپی کیپتاگۆن. هذه الآلة هي لصناعة حبوب الكبتاغون المخدرة. هذه الآلة اللي جاي أشوفها هذه قوالب. ئەم بەشە مادە کیپتاگۆنەکە لە قاڵب دەدات. الكبتاغون اللي معروف محليا 01 عندنا بالعراق، وهذه الآلة هي آلة تعبئة المادة. بالإضافة إلى ذلك هذا الخلاط. ئەم ئامێرەش بۆ پڕکردنەوەی مادەکانە کە بە خەباتە ناسراوە. لەگەڵ ئەم عەجانەدا مادەکانی پێتێکەڵ دەکرێت و لە پاشان کریستاڵ و کیپتاگۆنی تێدا دروست دەکرێت. ئێمە لە بەردەم چالاکیێکی گرنگ و نمونەیداین کە لە نێوان هێزە ئەمنیەکان و عێراق و هەرێمدا بەڕێوە چووە کە ناوەندێکی خراپ و کاریگەر بوو بۆ توشبوونی ڕۆڵەکانمان بە بەکارهێنانی ئەم مادانە لە ئاهیندەدا. دووبارەی دەکەمەوە ئەم دەستکەوتە لە ئەنجامی هەواڵگیری و کاری پێکەوەی عێراق و وڵاتانی دراوسێ و تەنانەت نادراوسێش هاتوتە بەرهەم کە ئێمە ئێستا خاوەنی گەورەترین دەستکەوتین وەک وەزارەتی ناوخۆی عێراق. هیوادارین تاوانبارانیش بە سزای شایستە و دادگەرانی خۆیان بگەێنرێن. لە کۆتاییشدا ناکرێت ڕۆڵی دەسەڵاتی دادوەری لە بەرچاو نەگرین کاتێک بە فەرمانی یاسایی ئەوان ئەم چالاکیە گرنگە بەڕێوە چوو. سزای یاسایی بۆ ئەو کەسانی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەین جیاوازە بە پێی کۆمەڵێک پێوەەر کە یاساکە دیاری کردووە. یەکێک لەو پێوەرانە ئەگەر کەسێک بازرگانی بکات بە مەوادێکی هۆشبەریان کارتەرە عەقلەکانەوە لە نێوان دوو دەوڵەتە بۆ نمونە لە وڵاتێکی دەروی هەرێمی کوردستان مەوادەکە بێنێتە ناوخۆی کوردستانەوە ساغی بخاتەوە یاخود بینێرێ بە وڵاتێکی تر ئەمە بە پێی مادەی 25 لە یاسای مادە هۆشبەرەکان و کارتەکەر عەقلەکان سزاکەی زۆر قورسە کە لە هەندێک حاڵەتدا دەگاتی ئەدام و یاخود لە 15 ساڵ و یاخود سزای لەسەر و 15 ساڵەوە سزا ئەدرێت لەگەڵ بڕی غەرامەیەک کە لە 15 میلیۆن بۆ 30 میلیۆن بۆ هەر بڕێک بۆ ئەو بڕێک کە لە یاسادا دیاری کراوە. کەواتە یاساناسی عراقی هەرێمی کوردستان ئەوەی زۆر بە خوتوڕەت داناوە ئەگەر کەسەکە بێتەوەی بازرگانی نێودەوڵەتی واتە لە سنووری نێودەوڵەتان لە سنووری بازرگانەکە لە دەروی هەرێم بێنێتە ناوخۆی هەرێمەوە یاخود ناوخۆی هەرێم کا بە بەشێک لە بازرگانەکە مە سزایەکی زۆر توندی بۆ داناوە. ئاڵوودەبوون بابەتێک نییە کە وەکو تاوانێک سیر کرێت. ئاڵوودەبوون بریتە لە نەخۆشی و کەسی ئاڵوودەبوو بە کەسی نەخۆش داهەنرێت. جیاوازن لەو کەسانەی کە تیجارەت و بازرگانی ئەکەن بە مادەکەوە کە ئەو کەسانە لە ڕووی یاساییە و لێپرسینەوە و لێپێچینەوەیان لەگەڵ هاکرێ و یاسا و بەنەوەیەکی تر سەیرانەکە. بەڵام کەسی ئاڵوودەبوو کەسی نەخۆشە و پێویستی بە چارەسەر هەیە. بەڵام کێشەیەک هەیە لێرە لە ناوچەی خۆمانە و منطقی خۆمانە و ئێران و عێراقەوانە ئەوش ئەوەیە زۆربەی زۆری کەسانی ئاڵوودەبوو خۆشیان لە هەمان کاتە تاجری ینی بازرگانی ئەکەن بە مادە هۆشبەرەکانەوە. نیسبەتێکی زۆریان لەبەر ئەوەیە کە وەکو چۆنڵی پارەی مادەکە دەربهێنێتەوە تیجارەتیشی پێوە ئاکات. بۆیە ئەو کەسەی کە ئەگیرێت مەسەن زۆر جار ئاسایش پێمانەڵێ ئەڵێ ئەم کەسە لە عینن کاتە بازرگانە لە عینن کاتە بەکار بەرە و بەکارهێنەرەی ئەو مادەیە کە ئاڵوودەبووە لەسەری. ئاڵوودەبوون ئەگەر بە شێوەیەکی فراوانتر سەیریکەین ئێمە بەس تەنها ئاڵوودەبوون نییە لەسەر مادەیەک لەسەر حەبێک لەسەر دەرمانێک لەسەر مادەیەکی زەراعی یا مادەیەکی کانزایی کە مادەیەکی سناعی کە لە مامەلا دروستەکرێت. ئاڵوودەبوون بە واتا گەورەکەی ئەگەر سەیریکەین بریتە لە ڕاهاتنی کەسێک لەسەر شتێک وەکو مادە یان ڕەفتارێک یان ئیشێک ئەمانە مادە نین وەکو ئەوەی کە ئەو کەسانی کە ئاڵوودەبوون لەسەر مۆبایلی زیرەکەکان ئەو کەسانی کە ئاڵوودەبوون لەسەر پلەیستیشن لەسەر ئینتەرنێت و بەکارهێنانی ئینتەرنێت لەسەر جۆرێک لە فلیمی تورکی فلیمی بیانی یان ئاڵوودە ئەبێ لەسەر سیرکردنی فلیمە سێکسیەکان. ئێمە نیگەران بووین لە راپۆرتە نێودەوڵەتیەکانە کە باز لە هەرێمی کوردستان دەکرێت بۆ مەسەلەی پرسی پێشێلکاری مافی مرۆڤ بۆ پرسی پێشێلکاری پرسەکانی ژنان ژن کوشتن پرسی ئازادی ڕۆژنامەگەری هەتا تەنانەت پرسی
کۆمەڵی پرسی تر لەوەی کە بۆ پەرلەمانتار و بۆ کەسانی معنی دیاریە کراوە یاخود سەروەری یاسا بەڵام ئەم پرسە جارێکی تر راپۆرتە نێودەوڵەتیەکان هەرێمی کوردستان بە شێوەیەکی ناشرین لەنا ئەو راپۆرتانە جێکرێتەوانێک بەپێی ئامارە فەرمیەکان لە ساڵی 2023 واتە لە ساڵی ڕابردوودا 991 حاڵەتی بەکارهێنان و بازرگانیکردن و فرۆشتن بە مادەی هۆشبار لە سنووری پارێزگای سلێمانی تۆمار کراوە. 84 لەو ژمارەیە وەکو بازرگان، 654 دیکە وەکو بەکارهێنەر، 254 دیکەش وەکو فرۆشیاری ئەو مادەیە دەستگیر کراون. هەمان سەرچاوە پێی ڕاگەیاندین کە لە ساڵی ڕابردوودا 398 کیلۆ مادەی هۆشبەر لە جۆرەکانی کریستاڵ و هیرۆین و حەشیش و چەندانی دیکە دەستی بەسەرداگیراوە. لە 4 مانگی سەرەتای ئەم ساڵواتە ساڵی 2024 405 کەس دەستگیر کراون کە ژمارەی زۆرینەیان بەکارهێنەرن و ژمارەیەکی کەمیان وەکو بازرگان دەستگیر کراون. بەڵام ئەگەر خودی بازرگانەکە لە ناخۆی هەرێمی کوردستان بوواتە مەوادەکە هاتبووە ناو هەرێمی کوردستانەوە، بەڵام یەکێک لە بازرگانەکان مامەڵی پێوە کرد فرۆشتی بە بەکارهێنەرەکان یان بۆ یەکێکی تر لە ناخۆی هەرێمی کوردستان بوو، ئەمە سزاکەی تا ڕادەیەک سوکترە کەوای پۆلێن کردووە کە ئەگەر کەسێک لە ناخۆی هەرێمی کوردستان بازرگانی بە مادە هۆشبەرەوە بکات بە پێی مادەی 26 بڕگەی یەکەم و بڕگەی دووەم سزای بۆ دیاری کردووە کە لە بڕگەی یەکەمیدا سزاکەی تون کردووە کە سزاکەی دەست پێ دەکات لە بنکردن هەتاکو سزای 15 ساڵ کە لەو ماوەدا لە دەسەڵاتی دادگای خاوەن بڕیارە بڕیاری پێبدات لەگەڵ بڕی غەرامەیە بەپێی جۆری ئەو مەوادەی کە دێتە ناو هەرێمەوە یاخود مامەڵی پێەکات بۆ نمونە هەندێک مەوادی هۆشبەر هەیە کە دەرەجەی خوتوڕەتی لەسەر ئینسانەکان دەرەجەیەکی زۆر بەرزە و بە ماوەیەکی زۆر کەم و بە بەکارهێنانێکی زۆر کەم ئەو ئینسانە لە مرۆڤایەتی بوون دەرەکات و یاخود تەسیر لەسەر ژیانی یەکات یاخود ئاساییشی خێزان و کۆمەلگا و ئاساییشی ئەمنیەتی ئەم وڵاتە خاتە ژێر مەترسیەوە کە لە جەدۆلی یەکەم تاخوی واتە پۆلێن کراوە لە جەدۆلی یەکەم تاکو و جەدۆلی سێم لە ضمنی مادەی 26 بڕگەی یەکەمیدایە و ئەو مەوادانی تر کە لە جەدۆلی سێم تاکو جەدۆلی دێم جاکراوەتەوە لە یاسای مادە هۆشبەرەکان سزایەکی سوکتری بۆ دانراون ئەویش بەپێی ئەوەی کە جۆری بەکارهێنانەکەی تا ڕادەیەک خەفیفترە واتە ئەو کاریگەریە کە هەیەی لەسەر کۆمەلگا و لەسەر تاکەکان تا ڕادەیەک کاریگەریەکی ئەهوەنترە سزاکەی بۆ دیاری کردووە لە بینی 3 مانگ تا 5 ساڵ و لەگەڵ بڕغەرامەیە کە دەسەڵات دراوەتە دادگا بەکاری بهێنرێت. بە هەموویمان تومانە بەداخەوە خەریکە کوردستانە بێ بە ترانزیت پاش فترەی وتمانە ئەو کوردستان بوو بە ترانزیت حاڵەتەکە لە کوردستانە خەریکە لە ناو گەنجەکانمانە لە حاڵەتەوە ئەبێ بە دیار ینی بڵاوە بێتەوە وەکو چۆڵی خەریکە چارەسەر نابێت و ئاگاتان لێبێت ینی ئەم حەزارانەمان هەمووی یاوە کە بەزیتر جاری وا هەیە چارەسەر ناکرێت جاری وایە چارەسەرکەی لە سەروی ئەوانوەیە مەسەرەن لە دەسەڵاتی دەوڵەتە گەورەکانە دەوڵەتی وەکو ئەمریکا ساڵانە چەند تریلیۆن دۆلار دائانێ بۆ محارەبەکردنی ماوەدی مخەدیر کە لە کۆلۆمبیا و لە کوبا و لە مەکسیکەوە یەن و چارەسەری ناکات و هەریەت و یەت زیندان ئەو زیندانی کە ئەبێ ئەم کەسانی تێ بخرێت ئەبێ زیندانی چاکسازی بێ بە معنای کەلیمە نەک زیندان بێ بۆ ئەوەی کە زیاتر وەکو چۆن لێت زیاتر مادەکان بڵاو ببنە و کەسێک گیراوە بە ڕووداوی ماتۆر گیراوە کە ئەڕات لەوێ یەکجاری فێری بەکارهێنانە بێت چووکە خەڵکانی تریتیایە لەبەرەوە ئەبێ چاکسازی بن بە معنای کەلیمە چاکسازی بن بتوانی ئەو کەسانە کە بۆ ئەو شتە گیراوە چاکیان کەیتەوە نەک عقوبەیان بیت عقوبەیان بێ وەکو لایەنە یاسیاکە گیان کەیتەوە بەڵام لە عینەن کاتە چاکیان کەیتەوە چۆن چاک ناکرێنەوە ئێمە ڕۆژانە چەنەها کەسمان هەیە چاک بۆتە و ینی لەخوا بەزیابێ لە 2010 من نەخۆشم هەیە کە چاک بۆتە لەو مادەیە و سوپاس و پێزانانی و شکر و تەقدیرم بۆ ئێنێت و فەرقی کردو بەڵام لەوانەی خەڵکیشە بێ چاک نەبوو بێتەوە بەڵام نیسبەتێکی زۆریش خەڵکیشە بۆ چاک بۆتەوە بە تایبەتی ئەوەی کە دێت بۆ لامان خۆی داوا ئەکاڵێت فریام کە و دوکتۆر چاکم کەرەوە ئەوە مدمین بووم لەسەر ئەو مادە و چاکم کەرەوە
بەڵام خەڵکێکیش هەیە هەل لە بەردەمی ئێمە لە لای کە سوکارەکەی خۆیان وڵا نیازم نییە وازی لێ بێنم یا با کە سوکارەکەم چێت دەرکە وەختی ئەوان ئەڕۆنە دەرەوە لە عیادەکە مەسەن ڕێک پێمانە لە وڵای من حەز ناکەم وازی لێ بێنم چکە وازی لێ بێنم وا بیانوێنێتەوە بۆ خۆی بەڵام خەڵکانێکی زۆر و زەوەندەشمان هەیە کە ئەلحەمدوللا دوورکەوتونەتە لەو مادانە ئیتر هۆکارەکەی چاولێگەریە هۆکارەکەی ئیعلامە هۆکارەکەی ئەوەیە کە کوردستان بۆ بە ترانزیت مەجموعەیە مەوادی مخدر هەیە بە لە ئێرانەوە دێت و بە کوردستانە تێ ئەپەڕێ بەرەو جنوب ئەڕوا بەرەو تورکیا ئەڕوا بەرەو سووریا ئەڕوا یعنی ئیتر دوایە پریشکەکەش بەر خەڵکە داماوەکە ئێمەکەوێت ئیدارە حکومڕانی کوردستان تەنها پەیداکردنی موچە نییە ئیشرافکردن و چاودێریکردنی چۆنەتی پەروەردەکردنی کۆمەلگایە ئێمە لەما فەشەلمان هێناوە لە سیستەمی پەروەدا فەشەلمان هێناوە لە سیستەمی چاودێری تەندروستیا فەشەلمان هێناوە و لە سیستەمی پێگەیاندن و گەشە پێدانی زانستیە فەشەلمان هێناوە و دیارە ئەم بوارە چیزەیەشی چۆ سەر کە ئاگاین لەوەی کە لەم کۆمەلگای ئێمە لە ڕێگای چەند قاچاقچێکی پارەپەرستەوانەیە باکیان بەوە نییە لە کوردستان بکەنە ترانزیت بکەنە جگایکی ترانزیت بۆ تێپەڕبوون بەسەر هەرێمی کوردستانەوە بەشێکیشی لە هەرێمی کوردستانە بڵاو بێتوانێ ئەمانە هەموو گلێ و گازندێکی زۆرەکە کەوێتە ڕووی ئیدارە حکومڕانی هەرێمی کوردستان هیوادارین کە وانە بێت و ئەگەر واش بووە و لە دەستمان چوە ئێستا پرسی ئەمە چکەم پرسێکی مەترسیدارە جاران ئێستاش تقریبن لەگەڵ ئەوان زۆرێک لە لێکەڵەوەرانی سیاسی ڕیان وایە کە پرسی بازرگانیکردنی مادە بێژمەر چەکێکی ترە کە بەکاردێ لە بەرامبەر هەر وڵاتێکە کە تۆ بتەوێ وێرانی بکەیت بتەوێت گەنجەکانی بەرەو بەلاڕێیا بەریت بتەوێت ئاستی وشاری کۆمەلگا بگۆڕیت و پشێوی لە ناو کۆمەلگاکە دروستکەی مادەی هۆشبەر وەکو چەک بەکاردێت ئێمە ئەم چەکەمان لە بەرامبەرا بەکار هاتووە و سەر چاوەکەی هەر شوێنە بێ وشکیکەی کەس دەزی کراوە کە جۆرێک لە پلەدار حیزبی بێ حکومی بێ هەر کەسێ بێت لە پشت ئەو بابەتانەوە بێ یان وڵاتێک بە ڕاستەوە خۆ لەیان بەرپرسانی باڵای وڵاتانەوە لە پشت ئەو هێنانی مادانەوە بنیان ئاڵوگۆڕی مادانەوە بن و ئەو مادانە بە چ ڕێگایەک دەهێنرێت زیاتر مەبەستمەوەی کە ڕێک قاچاقەکان و چی بەکاردێننکەوە بەو شێوەیەت وە زۆرترین ئامار ئەگەر هەبێت لەوەی کە دەستی بەستە داگیرا بێت لە ماوە چەند بوو نەخێر هیچ کەسێک لەو بابەتی باسی دەکەیت دەستگیر نەکراوە تا ئێستا هیچ کەسێکی وامان نەبووە ئەو مادانە بەشێکی زۆری کە لە ڕابردوودا بە ڕێگای قاچاق داخڵی هەرێمی کوردستانەکران بەڵام لە ئێستادا خۆشبەختانە لەژێر کۆنتترۆلدای ئەو ڕێگایانە و لە هەمان کاتیشدا وەکو خۆشتان ئاگادارن ئێمە لە ماوەکەی ڕابردوودا ڕاگەیانمان هەبووە لەسەر شێوازە شارا و نهێنیەکانی شاردنەوەی ئەم مادانە لە نێو ئامێر لە نێو زۆر کەلوپەلاکە بە حسابی بازرگان هێزەکانی ئاسایش ئاگاداری نییە یا نایزانێ ئەمە توانیمانە خۆشبەختانە بەبوونی ئامێری پێشکەوت و هەروەها بەبوونی کەیناین ئەمە توانیمانە ئەم جۆرە شارنەوانە بە هەر شێوازێک بێت دەرکی پێ بکرێت و ئەو کەسانی لە پشت ئەو بازرگانیەوە دەستگیر بکرێن. لەو نقطەیەوە دەست پێ بکەین کە ئەگەر لە بواری بازرگانیکردنە دەست پێ بکەین یاساکە زۆر بە جوانی لە مادەکانی 25 لە یاسای مادە هۆشبەرەکان و لە مادەی 26 بڕگەی یەکەم و بڕگەی دووەم بە ڕوونی ئەو خاڵانەی ڕوون کردوێتەوە کە دەبێتە مادەی دەبیتە بازرگانی هۆشبەر زۆر بە واضحی هاتووە سزاکە زۆر بە توندی هاتووە لەوە دەکاڵێت هەر کەسێک دەستداری واتە مەوادی هۆشبەری لە دەست دابێت چی بیگوازێتەوە یاخود پێی بدات یان پێی بفرۆشێت تەنانەت ئەگەر بێ بەرامبەریش کەسێک مەوادی هۆشبەریان کارتێرە عقلەکان بدات بە کەسێک بۆ بەکارهێنان یاخود بەنێتی فرۆشتن یاخود بەنێتی دەستداری یاخود لە بەرامبەر هەر شتێکدا مامەڵەی بازرگانی لەگەڵدا کردووە کە لە کۆتایی بڕگەکەدا باسی لەوە کردو ئەبێت ئەو کەسە نێتی بازرگانیکردنی هەبێت و بۆ ئەوەش کە ئەم نێتە بسەلمێندرێت لە یاسادا زۆر بەڕوونی دەهاتووە کە ئەوەیە ئەم کەسە ئەگەر بڕێکی دیاریکراو لە مەوادی هۆشبەری پێبوو کەواتە یاساکە ئیستینباتەکە هەڵێنجانەکە بۆی کە ئەم بڕا قاڵبە یا قیاسە لەسەرەوەی کە ئەمە بەنێتی بازرگانیەتی و ئەگەر بڕەکەی کەم بوو دەسەڵاتی داوەتە دادگات تەفسیری بکات سزای یاسایی بۆ ئەو کەسانی کە بازرگانی مەمادەی هۆشبەرەوە دەکەین جیاوازە بەپێی
کۆمەڵێک پێوەەر کە یاساکە دیاری کردو یەکێک لەو پێوەرانە ئەگەر کەسێک بازرگانی بکات بە مەوادێکی هۆشبەریان کارتەرە عقلەکانەوە لە نێوان دوو دەوڵەتە بۆ نمونە لە وڵاتێکی دەروی هەرێمی کوردستان مەوادەکە بێنێتە ناوخۆی کوردستانەوە ساغی بخاتەوە یاخود بینێرە بە وڵاتێکی تر ئەمە بەپێی مادەی 25 لە یاسای مادە هۆشبەرەکان و کارتێکەر عقلەکان سزاکەی زۆر قورسە کە لە هەندێک حاڵەتدا دەگاتی ئەعدام و یاخود لە 15 ساڵ و یاخود سزای لەسەر و 15 ساڵەوە سزا ئەدرێت لەگەڵ بڕی غەرامەیەک کە لە 15 میلیۆن بۆ 30 میلیۆن بۆ هەر بڕێک بۆ ئەو بڕێک کە لە یاسادا دیاری کراوە کەواتە یاساناسی عراقی هەرێمی کوردستان ئەوەی زۆر بە خوتوڕەت داناوە ئەگەر کەسەکە بێتەوەی بازرگانی نێودەوڵەتی واتە لە سنووری نێودەوڵەتان لە سنووری بازرگانەکە لە دەروی هەرێم بێنێتە ناوخۆی هەرێمەوە یاخود ناوخۆی هەرێم کا بە بەشێک لە بازرگانەکە مە سزایەکی زۆر توندی بۆ داناوە لە بڕگەی لە مادەی 22 بارە بەڵام ئەگەر خودی بازرگانەکە لە ناوخۆی هەرێمی کوردستان بوو واتە مەوادەکە هاتبووە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام یەکێک لە بازرگانەکان مامەڵی پێوە کرد فرۆشتی بە بەکارهێنەرەکان یان بۆ یەکێکی تر لە ناوخۆی هەرێمی کوردستان بوو ئەمە سزاکەی تا ڕادەیەک سوکترە کەوای پۆلێن کردووە کە ئەگەر کەسێک لە ناوخۆی هەرێمی کوردستان بازرگانی بە مادە هۆشبەرەوە بکات بەپێی مادەی 26 بڕگەی یەکەم و بڕگەی دووەم سزای بۆ دیاری کردووە کە لە بڕگەی یەکەمیدا سزاکەی تند کردووە کە سزاکەی دەست پێ دەکات لە بنکردن هەتاکو سزای 15 ساڵ کە لەو ماوەدا لە دەسەڵاتی دادگای خاوەن بڕیاری پێدات لەگەڵ بڕی غەرامەیە بەپێی جۆری ئەو مەوادەی کە دێتە ناو هەرێمەوە یاخود مامەڵی پێکات بۆ نمونە هەندێک مەوادی هۆشبەر هەیە کە دەرەجەی خوتوڕەتی لەسەر ئینسانەکان دەرەجەیەکی زۆر بەرزە و بە ماوەیەکی زۆر کەم و بە بەکارهێنانێکی زۆر کەم ئەو ئینسانە لە مرۆڤایەتی بوون دەرەکات و یاخود تەسیر لەسەر ژیانی یەکات یاخود ئاسایشی خێزان و کۆمەلگا و ئاسایشی ئەمنیەتی ئەم وڵاتە خاتە ژێر مەترسیەوە کە لە جەدۆلی یەکەم تاخو واتە پۆلێن کراوە لە جەدۆلی یەکەم تاکو و جەدۆلی سێم لە ضمنی مادەی 26 بڕگەی یەکەمیدایە و ئەو مەوادانی تر کە لە جەدۆلی سێم تاکو جەدۆلی دێم جاکراوەتەوە لە یاسای مادە هۆشبەرەکان سزایەکی سوکتری بۆ دانراون ئەوش بەپێی ئەوەی کە جۆری بەکارهێنانەکەی تا ڕادەیەک خەفیفترە واتە ئەو کاریگەریە کە هەیەی لەسەر کۆمەلگا و لەسەر تاکەکان تا ڕادەیەک کاریگەریەکی ئەهوەنترە سزاکەی بۆ دیاری کردووە لە بینی 3 مانگ تا 5 ساڵ و لەگەڵ بڕغەرامەیە کە دەسەڵات دراوەتە دادگا بەکاری بهێنرێت کەواتە یاساکە زۆر بە جوانی پۆلێنی هەموو ئەو حاڵەتانی کردووە و تەنزیمی کردووە و سزای بۆ داناون و لە دادگاکانیشدا ڕۆژانە کەیسی بەرجەستە و نمونەی هەیە کە بازرگانان چ ئەوانەی کە لە دەروی هەرێمی کوردستان بازرگانی بەو هەرێمە بەو ماوەداکەن و ئەی بە هەر نوعێک بێ هێنە ناو هەرێمەوە چ ئەوانەی کە لە هەرێمەوە ناوخۆی هەرێمی کوردستان مامەڵی پێوەکەن سزای بۆ داناون. من 2015 بوو دەڕێ برادێک بۆ فێرم ئەوش چۆن بخۆم داوام لێکردم زانی خەریکی ماوە دوو شتێتتم بێنە بابی کێش تکە کێشەم لەو کاتەوە فێرم چنێک بەردەوام بووی پارت لەکوێ پیا کرد ئیشی خۆت چی بوو؟ وەڵا خۆم کرێکاری مەکرد یعنی پاری کرێکاری کرددا بۆ؟ بەڵێ بە درێژای ئەو ماوەیە چەندێک با بڵێن لێت ئەبڕایە خود دەست نەئەکە و وەڵا هەر عادەتەن لاوەڵۆکەم کەم دەستەکەوێ وەکو نییە کە تۆ دەمێ بێت لە بوارەکبی زۆر باشە باسێکی ئەوەم بۆ بکە ئەو هاوڕێک کە فێری کردی ئێستا ئەو دۆخی چۆنە ئەی گلەیت لێ نەکرد کە بۆچی تووشی کردویت وەڵی من گلەی لێ ناکەم لە بەرەوەی خەڵەتی خۆم بۆ وتی مێکێشوانە من دەمەرە بێت تاقیکەم وزام چی ئەی دۆخی ئەو چۆن بوو ئیسا دۆخی ئەو گەیشتۆ بەچی وەڵی دۆخی ئەو هەر لەناو دەرمانایەوە باش لە ماوەی ڕابردوودا دایک و باو کەس و کار چیان وت بۆ ئەوی کەواز لێبێنی وەڵی هەنوو هەموو شتێکە بۆگەین بەس واز بێنە منیش نەمەتوانین دەکیکەم ڕاستەکەی ئێستا تەمەن و 25 ساڵە واتە تقریبا 9 ساڵە بەڵە 8 ساڵ بۆ 9 ساڵە خەریکم چەند جۆر مادە و کێشاوە وەڵی مەگەلێک دوانێکی مێکێشابی هەموو کێشاوە هەموو کێشاوە حەزەکەی وازی لێبێنی وەڵا حەزەکەم لەم ماوەی کە نەتکێشاوە مزاحفاتەکانی چین کە نایکێشی چیت لێەکە وەڵی ئەوە دقیقە ئەگیری لێو دیاریایتر خمارەکەی و دێ دەرەکەوێت وەکو ئەوی تر دوای بکەوێتە 3-4 مانگی بەس بە مێشی قەلەقی دایمە بە مێشی قەلەقیت چیت هەیە بۆ ئەو گەنجانی کە لە تەمەنی جەنابتان و ئەڵێن با تاقیەکی کەینەوە وەڵی تر لەو تاقیکردنەوە بێ هەتا ماوێرامێ هەر لەوە تووشەبی لەبەرەوەی ئەو جەوشی کە یەکەم جارە داتێ دوایەکەی ناداتێ حتا ڕۆژنەوەی دوای جەوی یەکەم جارەکەی
دایک و باوک ئێستا بەردەوام سەردان دەکەن لێ بەڵێ سەردان چی پێڵێن وەڵای هەڕۆن عاقڵ بۆ ئیتر بەسە چی تێ بۆتەکەین و بەس کۆڵبا کرێکاری ڕۆژانە بە چەند ئیشتەکە و چەندەدا بە موادەکە ترمەواتەکەش جاری وایە کە خەڵک زۆرە گیرە گرانترە بێ ئەدە بە 20 و وەگەر بە تاکتاکەی کڕی جاری وایە بە دێ و بە 15 و یانیا تقریبان پارەی ڕۆژێک داوە بە ئارە وڵایتر پارە بەشی چەندێک کردی وڵایی ئەگەر پارە و پێ بێ حەزەکەی تو دایمە بیخۆی بەس کە پێو نەبووە بێ حسابی گیرفانی خۆکەی بەشی چەندێک دەکە وەڵا چون بوو کڕایە بەشێ کردیانی لەبەرەوەی شتەکە هەرزام و بەزی سەر لەم کاتەیە زۆر گران بوو لەبەرەوەی هەموو کەسەکان کە ئیفرۆشن گیراون وە لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کە دەبینین ئەم مەوادە گەشتۆتە ناو هەند بەشێک لە خێزانەکانی ئەم کۆمەلگایە کە کەیسمان هەیە لەلایەن مێردەکەیەوە کێشاوێتی وای کردووە کە خێزانەکەشی فێری ئەو کێشانە ببێت و بە ئێستای خۆی و خێزانی لە دادگایە کەیسەکەی کە بەداخەوە یعنی ئەم شتە لە ناو ئافرەتانیشدا لە هەندێک حاڵەتی زۆر کەمدا بڵاو بۆتەوە لە ناو خێزانەکاندا کە ئەمە مەترسیەکە بۆ سەر ئاساییشی خێزانی ئەم کۆمەلگایە کە ئەرکی هەمومانە لە هەموو پێگەکانەوە کەوا بکەین خەڵک هۆشار بکەینەوە لە دەرەنجامە ترسناکەکانی چ بەکارهێنان چ کێشان لەسەر ئاستی تاک ویان چ لەسەر ئاستی کۆمەلگاوە چەندین کەیسمان هەیە لابووە کە بەهۆی ئەم حاڵەتەوە تووشی هەڵۆشانەوەی شیرازەی خێزانی بووین تا چه هەوڵتانداوە لەگەڵ مامۆستایانی ئاینیاتە سێقێ خەمە هەنگێکە بێ بۆ ئەوەی کە هۆشیاری بن بە خەڵک لەوەی دوورکەونەوە لەم حاڵەتانە یاخود لە هاوڕێی خراپ کە دڵنیام پێشتریش لایەنە جیهەتە پەیوەنددارەکان باسییان کردو کە یەکێک لە هۆکارەکانی فێربوون هاوڕێ بووە ئێوە چۆن هەوڵتانداوە کە مامۆستایانی ئاینی بێننە ئەم بابەتەوە بەلای خێردا پیشکەنەوە بە دڵنیای پرۆسەی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر پرۆسەیەکی هەمەلایەنەیە پرۆسەیەکی گشتگیرە تەنها ئەرکی دەستگای ئاسایش نییە بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر ئێمە لە ماوەکانی ڕابردوودا توانیمانە هەماهەنگی دروستپێن لەنێو لەگەڵ مامۆسایانی زانکۆ لەگەڵ مامۆسایانی ئاینی بە تایبەت کە پشتیوان بە خوای گەورە و پشتیوان بە هەوڵ و هیمەتی ئەفسەر و کارمەندانی ئەم بەڕێوەبەرایەتیە توانیمانە تا ئاستێکی باش هۆشیاری لە نێو کۆمەڵگەتدا تا ڕادەیەکی باش بڵاو بکەینەوە هۆشیارێکە چەندین وەرکشۆپ و سیمینارە ئێمە ڕێکمان خستووە بۆ خوێندکارانی زانکۆ بۆ پەیمانگاکان و لە هەمان کاتیشدا بۆ خانەی بێسەرپەرشتیاران بۆ زۆر شوێن ئێمە هەوڵمان داوە و بەردەوامیشی لەسەر ئەم پرۆسەیە ئێمە لێرەوە سپاسی هەموو لایەک دەکەین ئەگەر هاوکارمان بن لە بابەتی هۆشیارکردنەوەی کۆمەڵگەل لە مەترسیەکانی مادی هۆشبەر تا هەموو تواناکانیشمان ئێمە هاوکاریانە بین ئەوانی کە بیانەوێت ئەم بابەتە ئاستێکی باش وەرکشۆپی لەسەر بکرێت و سیمینار بۆ ئەوەی کۆمەڵگەمان بتوانێت هۆشیارێکی باشی هەبێت کە ئایا مەترسیەکانی ئەم مادەیە چییە لەسەر خودی مرۆڤەکە خۆی پاشان لەسەر خێزانەکەی چۆنە بێت واروەها لە دوایدا چۆن ئەمە کاریگەری دەخاتە سەر کۆمەڵگا بەگشتی بۆیە ئێمە هەموو هۆڵەکانمان ئەوەیە کە ئەم حاڵەتانە نەبنە دیاردا چونکە لە دواییدا ئێمە خۆمان کۆمەڵگەکەمان کۆمەڵگەیەکی هۆشیارە دەتوانین ئەو بابەتە تا ڕادێکی باش بتوانین سەرکەوتو بنتیایدا کاک سەلامێکی لەو بابەتانەی کە زۆر کاوەکو پرسیار ڕێی هێزانیەکان و تەنانەت دەسەڵاتدار و حکومەت دەبێتەوە دەڵێن کەسێک کە توش بووە دەچێتە زیندانێ لەگەڵ دەیان هاوڕێی دیکەی هاوپیشە با بڵێن کە دواتر دەبن بە هاوڕێ لەوەی زاریای زیاتر وەکردنەوەی کە چۆن چوونە دەرەوە مادی زیاتر باشتر و ئاسانتر بەدەست بێنن بۆچی هەوڵ نادرێت ڕێگە چارێ بدۆزێتەوە بۆ ئەم کەسانە یەک نەگرن لە زیندان یاخود لەگەڵ کەسێکە لەو کابرا با بڵێ بەدزی گیرابێت لەوەچی ئەم کەسە کاریگەری بدۆشت ئەو هەم دزیەکە واز دێنێنێ هەم تووشی مادی هۆشبەریش بێت خۆ لە ڕاستیدا مادی هۆشبەر زۆر مەترسیدارە بۆ تاکەکان لەوەی کە ئەم مادەیەوای لێ ئەکات ئەم کەسە لە داهاتوودا لەوانەیە تاوانی پێ بکات هەبووە تاوانبار مادی هۆشبەریشی بەکارهێناوە ئێمە مەترسیەکانمان لەوەیە کە تاوانی پێ زیاد نەکرێت لە ڕێگەی بەکارهێنانی مادەی هۆشبەرەوە کە ڕێگەیەکی ئاسانە بۆ ئەوەی ئەو کەسانە تاوانی پێ ئەنجام بدەن بەڵام لە ڕاستیدا لە نێو گرتوخانەکانە ئێمە ڕاگیرامان هەیە لە دەستگای ئاسایش هەندێکی زۆر باشی چارەسەری بۆ کراوە و لەشی پاک بۆتەوە لەو ژەهرێکە لە ناو لەشیەتی و هەندێک لەوانش خۆیان خوازیارن و پیان خۆشەکە چارەسەری وەربوون و چاکبوونەوە ئێمە لە نێو گرتوخانەکانە پزیشکی پسپۆرمان هەیە کە ڕۆژانە و هەفتانە سەردانیانەکەن ئەوانەی کە
باری دەرونیان تەواو نابێت ئەوانی کە باری تەندروستیان بە شێوازێک بێت بە پێی زانست و بە پێی ئەو ڕێکارانی کە هەیە ئەو پزیشکانە چارەسەریان بۆ دەکەن ئەو کەسانە. زۆر باشە کەواتە ئەو نزیکبوونیە جارێ لۆجی پەیوەندی بەلایەن جوگرافیشەوە هەبێت کە زیندانێکی پێویستەکە زیاتر هەبێت تایبەت من بکرێت بە مادە هۆشبەرەکان بۆەوەی بە شێوە لە شێوکات تێکەڵەیەک دروست نەبێت. تێکەڵی لە ئەوان نییە لە نێو ڕاگیراوانە لە نێوان بازرگان و بەکارهێنەران جا دەکرێنەوە، بەڵام بەکارهێنەرەکان بەیەکەوە بەکارهێنەر ئەتیادیە بەیەکەوە چکە شوێنی تایبەت نییە لە نێگرتوخانەکانە تایبەتێکی بە شخص و بە کەس و ئەمانە لەوێ بەپی ڕێکارەکانە. ئەگەریشیە زۆر کات بەو شێوازە بە شێوە لە شێوەکان فێری زیاتر بەکارهێنان بەرنیان لەکوێ لە نێگرتوخانەکانە نەخێر لە گرتوخانەکانە ناوەندێکە بۆ چارەسەری بەسمەی ئەو کەسی کە چارەسەوە ناگەی هەیە چەند جاری گیراوە وانە؟ هەیە چونکە ئەو کاتە کەس هەیە کە حکومەکەی تەواو کردووە پاشەوەی گەڕاوەتەوە نوێ کۆمەڵگا لە ڕێی هاوڕێکانیەوە هەم دیزجارێکی تر بەکاری هێناوەتەوە بۆتەوە بە بەکارهێنەر و دەستگی کراوەتەوە. خودی یاساکەش ئەوە دەڵێت کە هەر کەسێک دووبارە بەکاری بێنێتەوە سێبارە سزاکەی لەسەری قورستر دەبێت. پەشیمانیت یان؟ وەڵام پەشیمانم کاسی دەستخوات. خوێندن وازت لێنایەن چی بوو؟ وازم لێناوە. هەر ئەو کاتەیان بەبوونەوە بوو؟ نە وەڵا پێشەوە بوو. پێشەوە بوو؟ هاوڕێکت ئێستایان و هاوڕانی دیکە کە فێر بوون هەیە ژمارەیان زۆرە؟ ئارە وەڵا ژمارەیان زۆرە. هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە؟ وەڵای هۆکارەکەی بۆ بێشی ئەگەڕێنمە بۆ بێئیشی و غەڵەتی خۆت و چەند جای گیراویتەوە لایەن ئاسایشەوە؟ 6 جار. ئەوەش گوێم لێگرتبی ئەڵی ناتوانم وازی لێ بێت. وەڵایی نەتوانینەکە چییە کە نەبێت نایخۆی بەسکە هەبێ بیبینی تر خۆ بێڕاناگیرێ هەبێ نەبێت ئەنێ سەوەساکە لەم کاتە باشە لەم کاتە حسابی نەمانی بۆ بکە بەس ئەگەر وەکو پێشتر وایە بەخوا کەس نێتوانی وەستی بێت. ئەو کەسانی کە خەڵک تووشەکەن زیاتر ڕێکارەکانی چۆنە هەیە کچ هاوڕێک چی توش کرد بێت زانیاری هەیە؟ وەڵی زانیاری مێ من خۆمەکەوە لەگەڵ کچشتان نەبوو بڵێم بۆکو بیستن لە زیندان بیستن نەزانین چۆنە کابرا کچێکی خۆشەوێ دەگەڵایەتی ئەچێ بۆ نمونە موعیدەکەن لە شوێنەکە دەرمانە خۆشەڵێ سێ-چوار قوم بەرێ بامژ بزانمە مەچیتە لەو سێ-چوار قوم و ماڵی شکاو دەبێت. هەر یەک جاری بەسە؟ هەموو مەواد یەک جارە بەسەکەی کێشەوە ئیتر تەواو فێرەبیت. دەڵێ 15 بۆ 20,000 ینی ئەو کاتی خۆی ئێستا بۆ بە چەند؟ وەڵای ئێستا هەمووی شیراوە لەوانەیە هەر مانگی بە دوای بگڕێت تا دەستەکە بەس پێشتر وانە بوو پێشتر متاجرەکان بۆ خۆیان لە درۆ بوو. لە ڕێگەی چیوە بۆت ئێرێکە داوای کرد؟ وەڵایی بەخنی زۆر دیارە تقریبان ئەوە لەکەیوە ئیش نەکردەوە و کاسبی ئیش نەکردەوە بە بۆنێ مادەوەیت لە ئیشکەوتن کەوت یا بەردەوام وەڵایی ئیتر کە بە تاوەتی دەیگەن بەخۆ حساب بە 5 ساڵەوی شم نەکردەوە تەنها مادەکەتە کێشە؟ ئارە وەڵا ئەی پارە لەکوێ هەیە؟ وەڵای تر بە ئەگەر قۆڵی کابران بەبڕایە ئێتر زەر فێڵ و فڕەکەی بوو دەرمانە من مەجای تیانە مە ڕاستێکیت لە ماڵە پارەت ئەبرد؟ پارە نەوەڵە نەوەڵا قەت حەزم نەکردو ماڵمان بچێ باوکم داماویکەم پارەکەی بوون بە دەرمان ئەگەر مەعامەلەم لەگەڵ کابرا کردبێ بە فێڵ و فڕ شتەکەم لێ سند بێ ئەڵەم پارەم پێتا هاو لێ مەسند. ئەی تووشی کێشەی کۆمەڵایەتی شەڕەوەشە بووی وانە؟ کە تۆ محتاجی گەورە شتانە نییە تۆ بەس کێشەوەیەکە دەستەکەوێت هەر ڕێگەیەکیش بێگیتە بەر؟ ئارە وەڵا باسی ڕێگەی دانی شتی بێخلاقی و شتانە ناکەم بەس وەکو ئارە وەڵا حەزەکەی شەڕەچەقۆی بۆکی. چیت هەیە بۆ گەنجانەی کە ئێستایان ئەو هاوڵاتیانەی کە گوێ لە قسەکانی جەنابتەگرن؟ وەڵایی داواگارم دیان کە نەچن بەلایە لەبەروی یەکجار خواردە وازێنانی نییە ناتوانانی تەرکی لە گۆڵە نابێتەوە لەبەرەوە شتە لە مێشکێ دەرناچێت خەڵکە لە خۆتۆ پاڵیتە تۆ خوێنە پاک و چەنەکەی هەیە شتەوانە ئەم شتە لە مێشکایە ئەووا بن چه ڕۆژی ئەوە لە خوێنتا بوو ئەی دوایەوە لە مێشکێ دەرناچێتەوە ڕۆژێن بیت هەنێکە سێران چارەسەر ماوەگرتووە بە زەبڕ چارەسەریشی ئەوە هەمووی قسەی ترسە من نەمبینیوە لەوەکی من هەم شتیوە نەبینیوە شخصی زۆر کەسی ژەناسم بۆی چێ دەبوو کە ببینم تەرکی تەواوی 5 ساڵە ئیشت نەکردووە گەنجێک هیچ بەرهەمێکی نەبووە ینی هیچ شتێکی ئێستا نەبێ ئیسفادەی نییە ئەوە لەوە تاگیرە هیچ ئیسفادەیەکی دێ بە زەرەدە هەم نەک بۆ خۆ
کەسوکارش دەخێت عسل ئەو کەسانی کە ئیفلۆشن زۆربیان بەکاریێنن باڵێ بەڕە زۆریان بەکارێنن. کەک سەلام کۆتا پرسیارم ئەوەیە ئەمری واقع کە عێراق وەرەی کوردستان کەوتونە نێوان سووریا و ئێرانەوە توانین بڵێن یەکێکە لەو دوو وڵاتەی کە بە شێو لە شێوەکان تۆمەتبارەکرێن بەوەی کە مادەی خۆشبەری زۆرە بازرگانی زۆرە یاخود ئێران بە تایبەتی کە لە وڵاتانی ڕۆژهەڵاتەوە نزیکە هەرێمی کوردستانیش پریشکی ئەو ترانزیتەی بەرکەوتووە کە جۆر لە جۆرەکان بۆ ئاڵوگۆڕ کە تەنانەت بۆ هەرێمی کوردستانەوێ ئایا بۆ عێراق بڕوایان لە ڕێگەی تورکیاوە بۆ وڵاتانی ئەوروپا یاخود بە پێچەوانەوە بۆ سووریا تا چەند ئەو کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەو سەختە لەسەر هێزە ئەمریکانە بۆ دەست بە سەرارگرتنی ترانزیتی نێوان وڵاتان مادەی خۆشبەر. بەداخەوە لە ماوەکانی ڕابردوودا هەرێمی کوردستان وەک ترانزیت بەکارهێنراوە لە ماوەکان ڕابردوودا چەندین دەیان کیلۆگرام بگرە سەدانیش دەستی بەسەردا گیراوە کە ئەمە دەکرا بۆ بنێرێتە دەرەوەی وڵات لە ڕێی پۆستەوە بووە لە ڕێی هەر بابەتێکی تر بەکاران هێنابێت لە ڕێی بار هەڵگرەوە کە ئێمە لە ماوەی مانگی دوی ئەم ساڵ نزیکەی سەر و ملیۆنێک دەنێک حەب کەپتاگۆن دەستی بەسەراگیراوە کە ئەمە دەکرا بۆ ببنێرێتە شارەکانی ناوڕاست و باشووری عێراق. ئێمە هەموو هەوڵەکانیشمان بۆ ئەوەیە کە نەهێڵین هەرێمی کوردستان ببێتە ناوەندێکی گواستنەوەی ئەم مادەیە لەبەر ناوبانگی و لەبەر ئەوەیە کە نەکرێتە سنتەرێک بۆ گواستنەوەی ئەم مادەیە لە هەرێمی کوردستان. هیوادارم نەیخۆن کە خواردیان ئەبێ هەتا مردن دوایکەون لە بەرەوەی بەڕێی من حەڵی نییە وشتە نە بە گیران حەلێتی نە بە هیچ شتێ ڕێگە ئەوەیە کەم پێکە بۆکەنەوە بەخۆشی سەتۆ بۆ نمونە کە یەکەویتە سچنەوەی داغ بە دڵە وێڵی من چیم کردووە من تاوانم بەرامبەر کێ کردو بۆچی هیرم من کەسێکم زەرەتم بۆ خۆمەیە ئەمنێتە ڕقەچە لە بۆ سەرەکیترین دوو خاڵ کە ئەبێ هەبێت لە ئاڵوودەبوونا ئەو کەسێک کە ئاڵوودە ئەبووە لەسەر مادەکە و ئەو کەسێک ئاڵوودە ئەبێ لەسەر ئەو شتانی تر کە باسمانکردن و مادەنین دوو خاڵی زۆر سەرەکی هەیە ئێمە لیانە پرسین وەتیان هەیە ئەو دوو خاڵش بریتە لە خاڵی یەکەم نەبوونی مادەکە لە جسمیا چی دروست ئەکات نیژانەی ئینسیحابی دەوایی پێ ئەوترێت لەوانە مثلا قەلق ئەبێت ینی ئەلەرزێت تووڕە ئەبێت مثلا خەوی تێگەچێت خواردنی تێگەچێت جاری وهەیە مثلا چڵم بەلووتیایەتە خوارەوە لیگ بەدەمیاتە خوارەوە فرمێسک بە چاوێتە خوارەوە گیانی جاری وهەیە حتا پیسایی بەخۆیان ئەکا میز بەخۆیانکە ئەمانە نیشانەی ئینسیحابی مادەکەیان پێوترێت ئیتر مناڵێکیش کە مدمینە لەسەر پەبجی ئەینن شتی بەسەرایەت تووڕە و عەسەبی و هەڵچوو ئەبێت و شەحلی مۆبایلی نامێنێت ئیتر دنیا کاولەکان ئەینە شتە لە لای من ئەمە بابەتی یەکەم دوو هەم تۆلێرەنسە تۆلێرەنس واتە کەسێک کە ئاڵوودە بوو لەسەر مادەیەک یان لەسەر شتێک ئیمڕۆ چەندێکی پێویستە ئەو خۆشەی بەدەست ئەگات پاش فترەیەک پاش هەفتەیە پاش دە ڕۆژێک دوو ئەوە و سێ ئەوەی پێویستە ئەوە پێوتێت تۆلێرەنس واتە ئەگەر کەسێک مدمین بێ لەسەر جۆرە حەبێک مثلا ئیمڕۆ بە 10 میلیگرام لەو جۆرە حەبە مرتاح بێت ئاسوودە ئەبێت دڵی خۆشە بێت ئازار نامێنێت لە جەستەیە خەوێکی خۆشەکات پاش فترەیەک پاش هەفتەیە دە ڕۆژ پێویستی بە 20 میلیگرام 30 میلیگرام 40 میلیگرام بۆیە کەسانێک ئەبینی کە مدمینە لەسەر حەبێکی دیاریکراوە مثلا ئەڵێ پێ ئێستا چەندێ بەکارێن ئێستا 5 پاکەت بەکارێنم کاتی خۆی لە تێ حەبووە کە خواردنەوە بەس ئێستا بە 5 پاکەت اینجا ئەو خۆشی جاران کە لەتەکە پێ ئەگەیانم پێم ئەگا ئەگەر پارەت پێ نەکرد دەست نەکەوێ لەو ماوەی کە دەست نەکەوت و پارە پێ نەبوو چیت کردەوە وەڵای لە شەڕ بە ماڵەوە فرۆشی کێشە و مەشاکیلەکەی خۆگی سیقاتی لە ناو خەڵکە ئەم شتانێمی بۆ کرد هەبووە زۆر پێویستی بێت و دەستی نەکەوتی وەزعەتێک چوو بێت بە هەموو کەسی و حاڵەتەی بینی هەموو نەفەرێ و شتەی بینیوە دەست نەکەوتنەکە بۆچی ئەگەڕایەوە دەست نەکەوتنەکە جاری وایە و تەرەفەی کە تۆ لێ وەرەگری گیراوە ئەوانەی کە تۆ لیان وەرەگری گیراون و تر نازانین تەلەفۆن بۆ کێ حاڵە خراپە شەڕەکەی لە ماڵەوە بن هەرە وەڵام شەڕەکەیت و هەبووە لە کەسی خۆت وێ وەڵای من قەت خۆم لە هەمویان پسکۆلەترم لە ماڵەوە ئەوەم نییە بڵم دەست خۆم زۆر بەرزکەوە بەسێ شتەشکێنیت و هەنی بە کوردێکی لە ئینسانیت دەرەچی کردێتە بڕێ
ئەبێ لێو نەبڕێ کە لێو بڕایت لە بەشرە دەرەچی. ئەگەر کەسێک بە نێتی بەکارهێنان ئەو مەوادە بەکارپێنرێت لە مادەی سیدا بەڕوونی ئەوی ڕوون کردوێتەوە کە ئەم کەسە مامەڵەی لەگەڵاکرێت وەکو تاوانبارێک لە جاری یەکەمدا کە دەبێت لە ژێر مەوایەکی عیلاجی دابێت وەکو تاوانبار مامەڵەی لەگەڵا دەکرێت کە دەبێت ئەم کەسە سزا بدرێت بە بەندکردن لە 3 مانگەوە تا 5 ساڵ دەسەڵاتی دادگوەرە کە دادوەری بەڕێز پشتە بەستێت بەوەی کە ئەم کەسە چەنم جارەتی و ئایا چەنی بەکارهێناوە چەندێک مەترسی هەیە لەسەر کۆمەڵگە و لەپەڵ ئەوەشدا بەڵام تێڕوانینی هەر لەو یاسایەدا لە مادەی 37دا حکومەتی هەرێمی کوردستانی پابند کردو بۆ ئەو کەسانی کە ئەمەوادە بەکار ئەهێنن بە نەزڕەی نەخۆش سیر بکرێن واتە کەسێکن کە مدمنین خویان گرتووە بە مەوادەوە پێویستە ئەمانە بند بکرێن بە نێتی پاکبوونەوە. بە درێژایی بەرنامەکەم کە لەگەڵ بەشێکی زۆر لە توشبووان و بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکاندا قسەم کرد باسییان لەوە دەکرد بە هیچ شێوەی دایک و باوکیان گومانی ئەویان نەبردووە کە ئەوان بەرەو هەڵگیر بڕۆن و تووشی مادەیەکی لەو چەشنە بن. کەواتە لە کۆتایی بەرنامەکەماندا کە بەرنامەی بەدووادا چوونە ئەو ڕێنماییەمان بۆ ئێوەی دایک و باوک و سەرپەرشتیار هەیە کە بە هۆشیاریەوە لەگەڵ مناڵەکانتانە مامەڵە بکەن و هیچ کات مەڵێن منداڵی ئێمە لەو بابەتانەوە دوورە چونکە زۆر دەگونجێت کە لە ئایندەدا خوا نەخواسا مناڵەکەی تۆ بێت هاوشێوەی ئەوان لە زینداندا بێت. تا بەرنامەیەکی دیکە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو خوایەتان دەسپێرم کە سوپاردەزای ناکەم.